السلام عليكم ورحمة الله وبركاته. سلااو لە قوتابیانی خۆشەویستم، قوتابیانی عەزیزم، مامۆستا شەنگ لەگەڵتاندا قوتابیانی خۆشەویستم بۆ تۆمارکردنی وانەکانی فیزیە پۆلی 10 و 11 و 12 قوتابیانی خۆشەویست دوانی ئەوڕۆمان لەسەر وردی و ڕێکیە. وردی و ڕێکی کە یەکێک لەوانەکانی پۆلی دا وردی بەمانای چی دێ بابە؟ وردی واتە ڕادەی نزیکی نرخی پێراو لە نرخ ڕاستەقینەکەی ئەو بڕێک کە دەمانهەیە بیپێوین. واتە چی کاتە کۆمەڵێک ژمارەمان هەیە، ئەو کۆمەڵە ژمارەیە کە لە نرخ ڕاستەقینەکەی خۆی نزیک بێ. مەسەلەن بۆ نمونە لێرە نرخێکی ڕاستەقینەی کتێبێکمانە 20 سانتیمە، کۆمەڵێک پیاوانەمان هەیە، ئەو کۆمەڵە پیاوانانە ئەگە ئەو کۆمەڵە پیاوانە لە نرخ ڕاستەقینەکە نزیک بوو ئەو پێ دەڵێن وردی. تەواو هەر ئەوەندەیە. باشە؟ باش. ئەو جارە ڕێکی یان تەواوی پلەی گونجاندنی پیاوانەکردنی جیاوازەکان و بڕێکی دایرکراوەتە مانای چی بە پوختی بڵین نزیکی ژمارەکانە لە یەکترەوە. مەسەڵەن هەر هەمان پیاوانەیەش کەمان هەیە بەراورد دەکەن بەو نرخ ڕاستەقینەی کتێبە. ئەو پیاوانەی کەمان هەیە 21 و 21.1 سانتیم و 21.2 سانتیم. ئێستا ئەگەر داوای تەماشاکەین بەراورد بە نرخ ڕاستەقینەکە و 21 بەس ئەوە 20، بەڵام لەناو خۆیاندا بەڕێکی لە دوویە کاتە 21 21.1 21.2 کەواتە دەڵێن ئەو ژمارەیە ڕێکە بەو شێوەیە. جا بۆ ئەوەی زیاتر تێبگەی نمونەی زیاتر دەدەمێت تاشاکە کۆمەڵێک پیاوانەمان هەیە. مەسەلەن بۆ نمونە ئەمە کتێبەکەمان وتمان پیاوانەکەی چەندە 20 سانتیمە. سێ نمونەت دەدەمێ بزانی کامیان وردە و کامیان ڕێکە و بە کامیان ورد و ڕێکە. باشە؟ تاشاکە ئێستا ئەگە بێت و پیاوانەکەمان مەسەلەن 20.1 20.2 تەمان بە سانتیم ئەوانە. باشە؟ 20.3 20.4 ئەوانە تەماشاکەن. ئێستا ئەو ژمارەیە لە نرخ ڕاستەقینەکەی نزیکە، وایە زۆر باش. لە هەمان کاتیشدا ڕێکیش لەناو خۆیاندا هەم بەڕێکی هاتن کەواتە دەڵ ئەوە ورد و ڕێکە. ئاگەر لەم نەکاکە دێ باش تێگەش ئێستا وردە لەبەر ئەوەی لەناو لە دوویە کاتو ئەوە وردە لەبەر لە نرخ ڕاستەقینەکەی نزیکە و ڕێکیشە لەبەر لە دوویە کاتون. بەڵام ئەگەر ئاوا بێ بەو شێوەیە بێ 20.1 20.4 20.9 20 بڵین 3 ئاوە یان 20 لێرەکانە هەمان منەمان هەبوو 20 مەسەلەن 8 20.9 ئەوانە تەماشا بکەین. ئێستا ئەوە لە نرخ ڕاستەقینەکەی خۆی نزیکە، بەڵام چییە لە ناخۆیاندا ڕێک نین، بۆیە دەڵێن تەنها دەڵێن چییە؟ ئەو دەڵێن تەنها وردە. باشە بابە؟ تەنها چییە؟ تەنها وردە. ئەدیەگەر هاتوو بەو شێوە بوو مەسەلەن 21.1 21.2 21.3 باشە 21.4 تەماشاکە ئەێرە 21کە، بەڵام نرخ ڕاستەقینەکەی خۆی چەندە 20، کەواتە ئەوە لێی دوورە، بەڵام لە ناخۆیاندا ڕێکن، وایە دەڵێن ئەوە تەنها چییە؟ تەنها ڕێکە. باشە هەر ئەوەندەی بابە. لێرەش جیاوازیمان هەیە، دەڵێ جیاوازی نێو وردی و ڕێکی چییە؟ وردی دەبێت نرخەکان لە ژمارە ڕاستەقینەکان نزیک وەکو باسمان کرد، دەبێت نرخ ڕاستەقینەکەی نزیک بێ، واتە دەبێت کە نزیکمان کردن بکاتە ژمارە ڕاستیەکەی. بەڵام لە ڕێکیدا مەرج نییە نرخەکان لە ژمارە ڕاستەکەی و نزیک بن کاتێک کە نزیک دەکرێنەوە. مەسەلەن 21 بەراورد بە 20 چەندە لێی دوورە، وایە 21.1 بنزیکی هەر کاتە 21 لەوەی هەر دوورە، کەواتە شەرت نییە نزیک بێتەوە. مەرج نییە نرخەکەی لە نێوان خۆیاندا ڕێک بن، ئێستاوانە ناخۆیاندا ڕێک نەبوون، باشە بۆیە دەڵێن تەنها وردە. بەڵام لە ڕێکیدا مەرجە لە ناخۆیاندا ڕێک بن، باشە دەبێت نرخەکە لە ناخۆیاندا ڕێک بن، مەرجیش نییە بکاتەوە ژمارە چیە؟ ڕاستەکە. ئێستاوە ناکاتەوە ژمارە ڕاستەکە، بەڵام لە ناخۆیاندا چۆن ڕێکن. ئەوە جەماعەت بەنسبەت وردی و ڕێکی زۆر گرینگە، مامۆستا بۆی هەیە لە کویز و ئیمتیحاندا بۆت بێنێتەوە، ئاگادار بن. باشە دوایە هەڵە لە پیاوانەکردنماندا هەیە. هەڵە پیاوانەکردنەکان ئەو لێرە چەند پرسیارێکمان هەبوو، عادەتەن ئەم پرسیارانەوە بۆشی بەجێدێڵم، بەڵام لێرە نووسین بۆی کاتەکەمان بۆ بگەڕێتەوە. دەڵێت جۆرەکانی هەڵە دروست بوو کاتێک ئەمە پشتێک پیاوانە دەکەین، مەسەلەن بوون نفوتەیەک بەکاردێن شتێکی دەپێوین، چەند هۆکارێک هەیە بۆ هەڵەکردن لە تاقیگە. ئەوانش چنە؟ هەڵە لە ئامێرەکەدا لە خودی ئامێرەکەی، باشە یان هەڵەی مرۆیی، یعنی هەڵی لەلایەن مرۆڤەکەوە، ئەوانە دەبنە هۆی دروستکردنی هەڵە. چۆن هەڵە مرۆیەکان پەیدا دەبن، یعنی چۆن ئەو هەڵانەی کە لەلایەن مرۆڤ پەیدا دەبێت. هەڵە مرۆیەکان هەڵەی مرۆڤی بەڵێن لە تۆمارکردنی ئەنجامەکان و کاتێک ئەنجامەکان دەنووسین بۆی هەیە هەڵە بکەین. دوو
هەڵا هەڵەکردن لە چی لە پیاوانەکردنی ئامێرە تاقیگەیەکان ئامێرە چی تاقیگەیەکان بوو دەستخواتم لەوانەیە بەڕێکی منە نووسی بێ هەڵەکردن لە پێوانە چی لە پێوانە کردنی باشە لە پیاوانەکردنی ئامێری چی تاقیگەیە و خاڵی سێم هەڵەکردن لە خوێندنەوەی ئامێرەکان ئەو سێ هۆکارە هەڵی مرۆیی دادەنرێت خاڵێککە پساریچکە دەڵێت چۆن هەڵە مرۆیەکان چارەسەر دەکرێت ئەمە چۆن بتوانین ئەو خەڵانەی خۆمان چارەسەر بکەین یەکەم من تاقیکردنەوە چ بکەین ئەو تاقیکردنەوەی کردومانە دووباریان بکەینەوە بەو شێوە دەتوانین چارەسەریان بکەین پرسیارێکیکە دەڵێت چۆن هەڵە لە ئامێری پیاوانەکردندا پەیدا دەبن جات خوا ئامێر هەیە هەڵانەکە هەموویان هەڵەداکە بەس دەڵێت چۆن وا بکەین ئەو ئامێرە چۆن هەڵەکان پەیدا دەکەن دەڵێت ئەگەر مەسەلەن تەرازوو بەکاربین ڕۆژانە بۆ کێشان شتەکان مەسەن چولو پەتاتێکە تەماتێکە پاپم ئەوانە بەس دەپێون بە تەرازوو دەپێونن یان ئامێری پیاوانەکردنەکە مەسەلەن فوتەی بەکاردێنی بۆ پێوە ئەوانە بە شێوەیەکی ڕاست ئاسایی ئیش نەکەن یان بە شێوەیەکی دروست بۆت نەخوێنەوە ئەو پێیان دەڵێن هەڵەی ئامێری ئەی چۆن چارەسەریان بکەین دەتوانین چارەسەریان بکەین بەکارهێنانی ئامێری ورد و باشە یعنی ئەوانە بگۆڕین ئی باشتر بەکاربێنین دوو پێویستە دەستگا تاقیگەیەکان بە وردی و وریایی و بەکار بهێنرێت یعنی نابێ بچی مەسەلەن بۆ نمونە هەتوو تەرازوێکە هەیە کیلۆت بۆ دەکێشێ بچی 100 کیلۆ پێ بچێشی بۆ هێتێکیدا وانە جا بۆیە ئەوە دوو خاڵە بەکاردێ قوتابیان ئەو بەنسبەت چ بابەجان ئەو بەنسبەت هەڵا لە پێوانەکردندا ئێستا دێنە سەر جیازی گۆشەی تێڕوانین جیازی گۆشەی تێڕوانین چێ بابە یعنی بینینی تۆ لە پێوانەکردندا مەسەلەن ئەو کابرا ئەو سەرخڕا ئەو فوتەی پێەیە ئەوە فوتەکە ڕێک بەرامبەر خۆیەتی ڕێک ئەو پێوانەی دەتوانێت بخوێنێتەوە بەڵام ئەگە فوتەکە ئەو جارە بەلاتەنیش تەماشای بکەن هەسا بەلاتەنیش تەماشای کردووە ئەوی بەلاتەنیش تەماشای کردووە بە لاتەنیش تەماشاکردنی پێوانەکرد پێیان دەڵێن جیازی گۆشەی تێڕوانەی هەرێکە بۆ گۆشەیەکی جیاز تەماشای کردو ئەوە پێناسەکەیت ئەوە زۆر گرینگە قوتابیان ئەوە زۆر گرینگە ئاگادار بن مامۆستا لە ئیمتحان بۆ دێنێتەوە ڕەم و سەواتاییەکان یعنی بەسمان ئەوەیە قوتابیان مەبەسمان لە ڕەم و سەواتاییەکان ئەوەیە هەموو ڕەم سەزانراوەکانە بێهەڵەکان دەگرێتەوە سەربارەی دووەڕامز کە خەمرنرا بە نزیکەی کاکە مەبەستم لێرەدا چییە تاشا قوتابیان ڕەم و سەواتایی ئەمە زیاتر تەرکیز لێرە سە دەکەین تەرکیز لەسەر سەفر دەکەین سەفر باشە ئەو سەفرە بۆی هەیە واتای هەبێ بۆ هەیە واتای نەبێ باشە چەند ڕێسای هەیە چوار ڕێسای هەیە بەو چوار ڕێسای ئەمە زین ڕەمسەکە واتاییان واتای نییە لە ڕێسای یەکەمدا لە هەر کاتێک سەفر بکرێتە نێوان ڕەمسەکان واتە ژمارەکان ئەو هەمویان بە واتاداندرێت ئێستا تەماشا ئەوی بکە 5005 گرام 5005 گرام ئێستا ئەو سەفرانە کەوتنی ژمارەکان دەڵێن بەڵێ کاتە دەڵێن چەند ڕەمسمان هەیە 1 2 3 4 دەڵێن 4 ڕەمسی واتای بەڵام تەماشا ئەوی بکەین تاشاکە ئێستاوە وەحساب بکەین ئێرەش سەفرە باشە 4502 مەتر تەماشاکە ئێستا سەفرەکە کەوتە نێوان ژمارەکان دەڵێن بەڵێ مادەم کەوتە نێوان ژمارەکان دەتوانێت بڵێین چەند ڕەموسی هەیە 4 ئەگە پرسیارەکەی بگۆڕین دەڵێن دەبێتە چەند 4 ڕەموسی واتایی یان بوونم لە ژمارەیەکە ئاومان هەبێ 203 مەتر تاشاکە دێ بزانم دەزانین سەرخرجیان تاشاکە ئێستا سەفرەکە لەکوێیە مامەستا جەخۆ ئاسانە و سەفرەکە لەما بین ژمارەکان بەپێی ڕێسای چەندەم ڕێسای یەکەم ئەوجا سەفرەکە ئەگەلەما بین ژمارەکان بوو یعنی چەند ڕەمز واتایمان هەیە مامۆستامە حیسابە ئافرین کاتە دەڵێن 3 ڕەنووس باشە دەبڵە لا ئیلاهە ئیلا الله دەی وەرەزەر دەبینی دووەم دەڵێ ئەگەر هاتوو هەر کاتێک سەفر بکرێتە لای چەپی ژمارە تەماشاکان جەماعەت ئێستا ئەو سەفرانە کەوتنە لای چەپی ئەو ژمارە ئەوە لێرەدا ئەو سەفرانە حیسابیان بۆ ناکرێ باشە تەنها ژمارەکە دەبێتە ڕەموسی واتای ئێستا دەڵێن لێرە لەو ژمارەیەدا دەڵێن سەفر و فارێزە 00008 لێرەدا دەڵێن تەنها یەک ڕەموسمان هەیە باشە بۆ چونکە سەفرەکان حیساب ناکرێن ئەلێرە 0.92 ئێستا ئەو سەفرە کەوتە لای کوێ کەوتە لای چەپ چەند ژمارە هەیە لە ئەولای 2 کاتە دەڵێن 2 ڕەموسی واتاییمان هەیە تەواو زۆر ئاسانە یان بۆ نمونە بۆ شێوە 0535 دەی بزانم دەیزانی دڵنیام دەیزانی دەڵێ مامۆستا ئەوە بۆ نمونە ئەوە میلیگرام بێ چەند ڕەموسی واتایە مامۆستا سەفرەکە کەوتە لای چەپ چەند ژمارە هەیە لە دوایی 3 کاتە دەڵێن 3 ڕەنووس
واتایی هەیە تەواو. ڕێسای سێیەم دەڵێ هەر کاتێک سەفر بکرێتە لای ڕاستی فارزە هەبێت ئەوە واتایی هەیە. سەفرەکان کەونە لای ڕاست لای فارزە بێت یان پوین بێ ئەوە واتای هەیە. ئێستا 57.00 دەڵێن 4 ڕاموسی واتایە بۆ چونکە سەفر کەوتە لای ڕاست. لێرە 2 ملیۆن 2 ملیۆن سەفرەکان کەوتونە لای ڕاست وایە کەواتە 7 ڕاموسی واتایی هەیە. باشە بابە زۆر ئاسان. یان بۆ نمونە 100 سەفرەکان کەوتونە لای ڕاست بەڵێ دەڵێن 100 مەتر مەسەلەن سەفرەکان کەوتونە لای ڕاست کەواتە دەڵێن 3 ڕاموسە بەو شێوەیە. 20 سانتیم تاشاکە 20ەکە سەفرەکە کەوتە لای ڕاست بڵێ کەواتە 2 ڕاموس. باشە بەو شوێیە. تێبی ڕێسای چوارەم دەڵێ هەر کاتێک سەفر بکرێتە لای ڕاست و فارزە نەبێت. ئێستا ئەوەی ئێرە پوین بێ یان فارزە بێ دەبێت. باشە بەڵام ئەگەر ڕێسای چوارەممان هەبوو سەفرمان هەبوو لە لای ڕاست فارزەی نەبوو یان پوین نەبوو ئەوە دەکرێت واتایی نەبێت. چ واتایی نەبێت؟ یعنی سەفرەکە واتایی نەبێت. باشە ئێستا بوونەوە نەمە 20 مەترمان هەیە. لەو 20 مەترە بۆی هەیە 1 ڕەموسی واتایی هەبێت یان 2 ڕەموسی واتایی تێدا هەبێت. بەڵام وادا دەنێن 1 ڕەموسە. ئەتۆ لە ئیمتیحان دەڵێ مامۆستا 1 ڕەموسە. باشە تێکەڵی مەکە بابەجان ڕێسای چوارەم لەگە سێم تێکەڵ مەکە. ئەگەر پونت و فارزە نەبوو سەفرەکە کەوتە لای ڕاست دەتوانێت بڵێ 1 ڕەموسی هەیە. ئێستا ئەوە 1000 مەتر نییە دەڵێن دەکرێت 4 ڕەموز بێ و دەکرێت 1 ڕەموز بێ. بەڵام ئەوای دادەنێن چەند ڕەموسە؟ 1 ڕەموسە بۆ چونکە فارزە و پونتی لەگەڵ نییە. باشە بابە قوتابیان ئەوە ئەرکی ماڵێن ئەو چەند خاڵە لە گروپی ینی لە کۆمنتەکان بنووسم بزانم کێ ئیشەڵڵا دەیتوانێ دەیزانێ. باشە ئەگە وەڵامشت دایەوە بنووسە مامۆستا لاپەڕەتدا مەسەلەن لەقی ئەلف ئەوەندە ڕەموسەیە لەقی بە ئەوەندە ڕەموسەیە. باشە ئێستا ئەلف بات بۆ حەلەکەم بەس ئەوانەتدا بۆ دیێڵمەوە بزانم دەتوانێت جواب دێەوە تەماشاکە. ئێستا ئەوەیان تەماشاکەین ئەو دەڵێت دەڵێت 3.0025 سەفرەکە کەوتە ناژمارەکان دەڵێ ئارێوەڵا ئێدەمیش دەڵام زۆر باشە کەواتە چەند ڕەموسمان هەیە؟ 5 ڕەموس. 1 2 3 4 5 وەرە ئەوەیان ئێستا ئەوە چەند ژمارە 1 2 3 4 5 بەڵام هەمووی حیساب ناکرێت بۆ چونکە سەفرەکان کەوتونە لای کوێ لای چەپیان ئەوە هەر هەمووی دەڕوە چ دەمێنێت 1 دانە کەواتە دەڵێن 1 ڕەموس. باشە 1 ڕەموسی واتایی هەیە. دێ بە ئەوەشت پێ بڵم دێ ئێستا ئەوە سەفرەکان کەوتونە لای ڕاست پوینتی شێوەنە تەواو هەموو حیسابە 1 2 3 4 5 6 7 کەواتە دەڵێن چەند 7 ڕەموس واتایی. باشە برالە زۆر ئاسانە هەوڵدان ئەوانە بە خۆتان شیکارکەن. قوتابیان بابەتێکی کەمان هەیە زۆر گرنگ ئەویشان چیە نزی خستنەوە یاخود سوورانەوە. ئەو بابەتە زۆر گرنگە زۆر ئیشت پێ دەبێ جوان ئاگاد لێ بژیکەڵە. باشە تەماشاکە لێرە ڕەموسە واتایەکان و ئەو ژمارانە کە بمان هەیە نزیکیان بخینەوە دوو ڕێسامان هەیە. یەکێکیان کردداری کۆکردنەوەی دەرکردنە ئەوکیان لێکداون دابەشکردنە. کردداری کۆکردنەوەی دەرکردن کە پاش ئەوەی مەسەن دوو ژمارەمان هەیە 97.3 باشە لەگەڵ 5.85 ئەو دوو ژمارەی کۆ دەکەین و ئەنجامێکمان ناداتێ بە پێ ڕێسایەکەی دەڵ ئەو ئەنجامەی کە هەمانە دەبێت نزیکی خینەوە. باشە بۆ کەمترین ژمارە لە خانەکان مەسەل ئێمە 103.15 مان هەیە 103.15 چەند خانەت هەیە چەند خانە پاش پارێزێت هەیە دوو نین بەرەوەڵە دەبێت ئەو دوێ بکەیە چەند بیکەی 1 دانە ئاگدار بە یعنی پیانجەکەیکی هەڵداتە سەر یەکەکەی دەکات چەند دەکاتە 103.2 بە نزیکی. وڵای مامۆستا ئەگەر ئەرێک نەبێ پرسیارێکی کێشم بۆ شێکاکی چاو ئێستا تەماشا ئێرە بکە. مەسەلەن ئەو جارەیان 2.2 مان هەیە 2.2 مان هەیە کۆی چەند دەکەین 4.23 تاشاکە یان بڵێن 4.25 تاشا بابە ئەگە کۆی کەینەوە ئەوە دەکات چەند دەکاتە 6.45 وایە 6.45 ئەمە دەبێت ئەوە نزیکەینەوە بۆ کەمترین ئەو ئەنجامێک کە هەمان نزیکەینەوە بۆ کەمترین خانەعن ئەوەی ئێرە پشتوارزەکەی نزیکی کەینەوە بۆ کەمترین خانە باشە پێنجەکەیەکی هەڵداتە سەر چوارەکەی دەکات چەند دەکاتە 6.5 ئەو نزیک مەخت ئەم بوو بە چەند خانە دوو خانە قوتابێت ئەوەی پشتوارزەی
ئەگە ژمارەکە لە 4 زیاتر بواتە 5 بوو 6 بوو 7 بوو 8 بوو 9 بوو ئەوانە نزیک دەخرێنەوە باشە ئێستا باسیشیان دەکەین مەسەلەن بوو نمونە ئێستا جاریان 2.3 کۆی 2.44 هەیە تاشەڵا 2.44 ئەوە دەکاتە چەند دەکاتە 4 پوینت باشە 4.74 باشە کاکە تاشاکە ئێستا ئەوە چەندە ئەمە نزیکی بکەینەوە ئەو چوارەی دەتوانانی هیچی بخەینە سەر ئەوەی نا بۆ چونکە لە 5 و 6 و 7 و 8 و 9 پێک نهاتوە ئەو چوارەوە کەواتە ئەوە دەڕوە دەمێنێتەوە چەند دەبێتەوە 4.7 ئەو بە نزیکی بەم بەسمات ئەوەیە بابە ئێستا دێنە سەر چی لێکدان و دابەشکردن لە لێکدان و دابەشکردندا ئەگەر بمان هەیە نزیکی بخەینەوە دەبێت ئەنجامەکەی نزیک خینەوە لەو ڕەموسانە کەمترین ڕەموس کە لێکمان داوە مەسەن سەر بوون لێ 3 ڕەموسە لێرەش چەند ڕەموسە 3 ڕەموس ئەو ئەنجامی کە بمان دەردەچێت دەبێت بکاتەوە 3 ڕەموس باشە ئەو مەرجەکەیەتی جا لێرەدا مەسەن 123 ضربی 5.35 مان کردووە دەکات چەند دەکات 658.05 تەماشاکە ئەمە بۆ خۆمان لێرە 3 ڕەموس بە 3 ڕەموسمان هەبوونە دەبێت ئەو ئەنجامەش بکاتەوە 3 ڕەموس جا چ دەکەین ڕێک ئەو 0.05 پێنجەکەی لا دەدەین یەکسەر دەکات چەند دەکات 658 مامۆستا ئەگەر ئەزیەت نەبێ نمونەیەکە باش نمونەیەکە مەسەلەن بوو نمونە 2.2 مان هەیە جارانی چەند دەکەین جارانی 3 دەکەین باشە ئەگە بێن ئەو دوژمارەیە لێک دەین جەماعەت دەکات چەند دەکاتە 6.6 کەمترین ڕەموسی واتایی لەو لێکدانەی چییە یەک ڕەموسە ئەویش سەیەکەیە وایە ئێستا ئەو ژمارەیە دەبێت نزیکی کەمەوە بۆ کەمترین ڕەموس شەشە گوتمان ئەگە 5 6 7 8 9 بێ ڕێک دەڕوا دیداتە یەکی دێداتە ئەوکەیکە ئێستا ئەوە دەڕوا یەکی هەڵدەدەینە سەر ئەوەی دەکاتە ئەو ڕوونکردنەوەی ئێرە قوتابیان ئەو بۆ ئەو خشتەی سەرێ بوو ئێستا دێنە ئێرە تاشاکە کەی نزیک دەکرێنەوە کە ژمارەکان کەی نزیک دەکرێن تازە باسم گوتم ئەگەر 0 و 1 و 2 3 و 4 بێ ئەوە نزیک ناخرێتەوە واتە لە 5 کەمتر نزیک ناکرێتەوە لە کاتی کۆکردنەوەی خود لەکدان ئێستا تەماشا ئەوەی بکە 30.24 ناتوانێت چوارەکەی چ بداتە دووەکەی یەکسەر چوارەکە دەڕوا دەبێتە چەند دەبێتە 30.2 بەڵام ئەگە 5 و 6 و 7 و 8 و 9 بوو واتە لە 5 زیاتر بوو واتە لە 5 بۆ گەورەتر یعنی لە 4 گەورەتر بوو ئەوە نزیکیان دەخە مەسەن سەر لێر بوون منە 22.49 نۆیەکە نۆمان هەیە لێرەوە یەکسەر نۆیەکە یەکسەر چ دەکا نۆیەکە یەکسەر دیداتە چوارەکەی دەکات چەند دەکاتە 22.5 با نمونەیەک یەکچەند نمونەیەک کەشت بۆ حەل بکەم بۆ ئەوەی زیاتر تێبگەی بابە تاشاکە ئێستا بوونەوە 22.6 مان هەیە ئەوە شەشە لە جەماعەتەکەیدا هەیە لە 5 6 7 9 هەیە بەڵێ یەکسەرێکی دەخاتە سەر ئێرە دەبێتە چەند 23 یان بوو نمونە 22.4 مان هەیە چوارەکە لێردا هەیە نییە کەواتە یەکسەر دەڕوا دەبێتەوە چەند 22 بەو شێوەیە قوتابیان ئێستا دێنە سەر چەند نمونەیەک لێرە چەند نمونەیەک باز دەکەین لە کتێبەکانشدا وجودیان هەیە لە مەجەمەکەیدا هەیە قوتابیان ئەو پرسیارانە تەماشاکە بابە ئەو پرسیارانە لێرە کە نووسیمانن ئێستا ڕوونکردنەوە بۆ دەدەم شکاریان دەکەین پێخۆی باشە لێرە چمان هەیە 4.8740 دەڵێ نزیکردنەوەی ئەنجام بدە بۆ 3 ڕەموسواتایی بۆ 4 ڕەموسواتایی بۆ 2 ڕەموسواتایی بۆ 1 ڕەموسواتایی چ دەکەین بابە ئەمە ئەگە بیکەینە یەکەم جا با بڵێن 4 ڕەموسواتایی باشە چ دەکەین دەڵێن 1 2 3 ئەو 3 ئەو 4 ئێرە ئەوەندە 4 عین دەکات چەند بۆ 4 ڕەموسواتە عین دەکاتە 4.8 4 ئێستا 4 ڕەموسی واتاییە ئەگە بیکەینە 3 ڕەموس ئەو 4 دەتوانیت بداتە حوتەکەی نا بۆ چونکە لە 5 کەمترە وایە کەواتە ڕێک 4ەکە لا دەچێت دەمێنێتە چەند ئەگە بیکەینە 3 ڕەموسی واتایی دەکاتە 4.87 تاو ئەگە بیکەینە 2 ڕەموسی واتایی ئێستا حوتەکە لە 5 زیاترە بەڵێ یەکی هەڵدەداتە سەر ئێرە یەکسەر دەبێتە چەند دەبێتە 4.9 زانە ئەگە بیکەین 1 ڕەموسی واتایی ئێستا ئەو نۆیە لە 4 زیاترە وایە دەمادەم وایە یەکی هەڵدەداتە سەر ئێرە
یەکسەر دەبێتە چەند 5 یعنی ئەو ژمارانە هەر یەکە و یعنی ئەگە 5 6 7 8 9 بوو یەکسەر ژمارە بۆ خۆی لا دەچێ و یەکی هەڵدەداتە سەر ژمارەکەی پێش خۆی بەو شێوەیە ئەوەش بادانی کرد بۆ هەڵکەم اینجا ئەوانە واجب دەبن باشە لێرەکانەدا دەڵێ 9.635 بین بۆ 5 ڕۆمسی واتای نزیک خەینەوە باشە دەڵێن 1 2 3 4 5 ئەو 5 ڕۆمسی واتایە 9.896 تاشاکە لێرە پرسیارێکی دەرمامەسە بۆ 4 دەنووسی ئێکاکە ئەو بژماری ئاخیری ها پێنجەکە لە 4 زیاترە وایە یەکسەری هەڵدەداتە سەر سێیەکەی دەبێتە 9.8964 ئەگە بیکەنە 4 ڕۆمسی واتای ئێستا ئەوشت بۆ حەلەکەم دەیە دەردەما مەسا تۆ هەمانم بۆ حەلەکەی کاکە هەمووت بۆ حەل ناکەم ئێستا پرسیاری 3 4 و 5 بۆ شیکارکە و لە کۆمنت دای بنەبزانم دەتوانی بەدڵنیای شۆ دەتوانی بۆ 5 ڕۆمس ئێستا ئەو 4 لە 5 کەمترە وایە بەڵێ کاتە نابێ ئەگە هیچ ناداتە ئەوەی ئەگە بگەینە 4 ڕۆمسی واتای دەنووسین چی دەکاتە 9.896 یعنی 9.896 باشە قوتابیان زۆر ئاسانە هیوادارم وانەکەتان بەدڵ بێ تاکو وانەی داهاتوو بەخواتان دەسپێرم و لە دوعای بەخێرێژ لێ بەشمان مەکەن قوتابیانی ئازیز ئامانجم سەرکەوتنتانە دڵخۆشم بە سەرکەوتنتان و هیوا دەخوازم لەخوای گەورە سەبر و ئارامی و پێببەخشە لە کاتی خوێندندا چونکە خوێندن بەڕاستی نیعمەتێکە خوای گەورە پێی بەخشیوی ولایک و کۆمنتەکانیشمان دەبیر نەکەن تاکو زۆرترین قوتابی سودمەند بێ بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ بێ